شەو لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار گفتوگۆ دەکەین. کاک ئارێز بەخێر بێی. زۆر سپاس کاک زانا. دەرفەتە. هەڵبەت دەمەوێت لە دۆخی کورد بەگشتی دەست پێ بکەین. ئێستا کورد ینی مەسەلەن مەترسیەکانی سەر ڕۆژاوامان بینی پرۆسی ئاشتی هەیە لە باکوور لە باشووریشەوە دۆخەکەی و ڕۆژهەڵاتیش دەبینین. مەسەلەن کورد لەکوێدایە مەترسیەکان بەردەوامن؟ زۆر سپاس کاک زانا. پێگەی جوگرافیایی کوردیا کوردستان وایە کە بە ئاسانی لە ژێر هەڕەشە و مەترسی نێارەکانی دەرباز نابی. خۆمان نەزانین ینی جوگرافیایەکی سەختی هەیە، دابەشبوونێکی دیژواری هەیە. ئەوە بڵێن تەواوبێ یان خەلاسە بێ مەترسیەکان بەم زوانەیان لەم قۆناغا بێگومان ئەو ناتوانین تێیپەڕێنین قۆناغی مەترسیەکان تێپەڕێنین. بەڵام ئەوەی هەیە ئێستا شتێکی تر هەیە کە لەبەر ئەو ڕووداوانی ڕۆژ ئەوە وایان کرد کە گەلی کوردستان هەم لە باشوور هەم لە باکوور هەم لە ڕۆژهەڵات هەم لە ڕۆژئاوا هەم لە جیهان بەگشتی یەک بگرێ. ئەو یەکبوونەی کورد بۆ ئایندەی کورد زۆر زۆر گرنگە. یعنی بەڕاستی ئەوەی کە بوو لە ماوەی ڕابردوو ئەو خۆپیشاندانانەی ئەوروپا ئەو هاوکاری و خۆپیشاندانانەی باشوور لە ئاستێکی زۆر زۆر بەرزدا بوو. نەدۆست نەدوژبن بیریان لەوە نەکرد بۆ ڕۆژێک لە ڕۆژان کورد چاوەڕوانی ئەو کاتێت. من هەمیشە دەڵێم ئێمە دەوڵەتمان نییە وەکو کورد، بەڵام ئەو یەکبوونە بوو بە جێگرەوەی دەوڵەت بۆ پشتیوانیکردن لە بەشێکی کوردستانیە لە بەشێکی گەلەکەمان. ئەوە زۆر زۆر گرنگە. لە دۆخێکدایە مەترسی هەیە، بەڵام ئاماژەی باشیش هەیە. یەکێک لەو ئاماژە باشانە ئەو یەکبوونەی کورد، ئەو پشتیوانی یەکترکردنەی کورد، ئەو بە ئاگابوونەی یەک کورد. ئەو لە جیهاندا هیچی گۆڕی زۆری گۆڕی چاوی دۆستەکانمان لانی زۆری گۆڕی. من پێم وایە ئەو پیلانەی کە لە ڕۆژئاوا جێردرا بوو زۆر گەورە بوو، زۆر لەوە گەورەتر بوو کە خۆمان بیرمان لێ کردەوە. هۆکاری سەرەکی بەدەنگهاتنی هەندێک خەڵک لەنا هەندێک کۆنگرێسمان، هەندێک سیاسەتمەدار، هەندێک نووسەر لە ئەمریکا، لە ئەوروپا، لە وڵاتەکانی تر پەیوەندی بەو خۆپیشاندان و بەو یەکبوونەی کوردەوە هەبوو. یعنی ئەگەر کورد یەکدەنگ نەبوایە، ئەگەر کورد یەک ڕەنگ نەبوایە، ئەگەر لە هەموو ئەو وڵاتانە خۆپیشاندانی نەکردبایە، من پێم وایە ئەم جارش بەشێکی کوردستان بە بێدەنجی ئەخنچێندرا خەڵکەکەی دەربەدەرێکرا ڕەنگانەیان توانی بە بگەڕێنەوە سەر خاچی خۆشیان، چکە بەڕاستی پیلانەکە گەورە بوو. پیلانەکە لە ئاستی لەسەر ئاستی نێودەوڵەتی بوو و لە خوارێشەوە زۆر بە وژی بۆی چندرا. کاگارێز هێشتا هەست بە یەکبوونە سیاسیەکە بە تۆکمەی نەئەکرا بەڕاستی. یعنی مەبەستی جەنابەت یەکبوونە میلیەکە بوو؟ بەڵێ بێگومان. نا یەکبوونی گەلی کوردستان و لایەنە سیاسیەکانیش ئەکرێ بڵێن هەمووی پشتیوان و پشتگیر بوون. پشتیوان بوو، بەڵام مەبەست لە مووقیفدا پشتیوان بوون. نا باش بووە لایەنە سیاسیەکانیش ناتوانم ئێستا بڵێم ڕەنگە هەیە باش بەڵام میلەت پێش لایەنە سیاسیەکان بێگومان ئەوە زۆر گەورە زۆر گەورەتر بوواتە ئەو یەکبوونەی گەلی کوردستان زۆر گەورە بوو. ئەوە مێدێکی زۆر گەورەی بە کوردە لە هەموو بەشەکانی کوردستان. ینی وای کردووە کە لەمە دووە ئێمە بێخاوەن نین، ئێمەش بێ کەس نین، ئێمەش بێدەنگ نین. ئەگەر ئەو یەکێتیە ئەو یەک ڕێزیەی کە هەبووە بپارێزرێ بۆ ئایندە ئەتوانین بڵێن ئەوە ئەبێتە هۆکارێکی سەرەکی بۆ دوورخستنەوەی مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان، لەسەر بەشێکی تری کورد، لەسەر بەشێکی تری کوردستان بەو شێوەیە. ینی کاگارێز با جارێ باسی مەترسیەکان بکەین، دوای بسوڕێمەوە بۆ ئەوەی کە ئەوە چۆن بقۆزرێتەوە بکرێتە دەرفەت. مەترسیەکان چین ئێستا بە تایبەتی مەسەلەن لەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە باسە کرد، مەسەلەن لە ناڵم شەو ڕۆژێکدا، بەڵام لە ماوەیەکی کورتی زەمەنیدا محەممەد جۆلانی بوو بە ئەحمەد شەرع و لە مەسەلەن لە تیرۆریستێک کە 10 ملیۆن دلاری بۆ سەری تەرخان کرابوو چوو بۆ کۆشتی سپی دۆناڵد ترەمپ عەتری پێدا دەکرد و بۆنی خۆش دەکردوانە گاڵتەی لەگەڵ دەکرێنی ئەوانە دەستخۆشی لێ دەکەن بۆ یەکگرتنی تەواوی خاچی سووریا و ئەوانە. ئەنی کەواتە ئێمە لە بەردەم چ مەترسێکدا وەکو کورد یەکەم شت سیستمی سیاسی نێودەوڵەتی گۆڕاوە یا ئەو سیستەمە کۆنەی کە هەبووە ڕووخاوە، سیستەمێکی نوێ بەڕێوەیە.
ئەو سیستەمە نوێ هەولێری گوتنی بێداک و بابە ینی زۆر مەترسیدارە ئەو سیستەمە نوێە هیچ پرانسیپێکی نییە ڕێک دەربڕی سیستەمی یا قۆناغی پرۆپوچی سیاسیە لەم سەردەمەدا ئەوەی کە بینیمان ئەو بەشێکە لەو پرۆپوچیەی کە باسی دەکرێت پرۆپوچی سیاسی کە باسی دەکرێت تۆ دوو هەرێمی هەبوون لەژێر دەسەڵاتی بەشار ئەسەد نەبوون هەرێمێک ئیدلب بوو لەژێر سایەی ئەبوو محەممەدی جۆلانی بوو هەرێمێکیش لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بوو لە ژێرسایی هێزەکانی سووریای دموکرات بوو هێزەکانی سووریای دموکرات ئەو پڕی هاوکار هەماهەنگی ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی بوون بەشێک بوون لە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەوانی تر بەشێک بوون لە تیرۆری نێودەوڵەتی باشە لە پڕ گۆڕانکاریەک هات شتێکی وایان دروست کرد ڕەوایەتیان با بۆ محەممەد جۆلانیدا بچی دیمەشق بگری بەڵام هێزەکانی سووریای دموکرات لە سەردەمی ڕوخانی بەشار ئەسەدیش بۆیان نەبوو لە فرات بپەڕنەوە زۆر باشە لێ نەگەڕن لە فرات بپەڕنەوە ئەو جارە هاتن پشتیوانی ئەویان کرد بۆی دەوڵەت بگرێتە دەست بە ناوی دەوڵەت معامەلیان لەگەڵ کردن تۆ دوو هێزت هەیە یەکیان شارێکی بەدەستەوە یەکیان چەندی شاری بەدەستەوەیە بەڵام ئەوەی چەندی شاری بەدەستەوەیە کە نزیکترین و دۆستترینی ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی بوو نەک هەر هاوپەیمانی بەشێک بوو لە هاوپەیمانی نێودەوڵەت تەنانەت ئێستا لە بودجەی ساڵی 2026 ئەمریکاش بڕێک لە پارە بۆ هێزەکانی سووریای دموکرات تەرخان کراوە وەکو هاوکاری ینی بەو شێوەیە کەچی ئەوی تر بڕێک لە پارەی بۆ دیاری کرابوو بۆ گرتنی ساڵێک پێش ئێستا گرتی یەکسەر هاتن ئەو پیلانە ئێستا ئێمە لێرە نهاتوینە باسکەین ئەو پیلانە چۆن بوو بەڵام کۆمەڵێک دەوڵەت دەستیان لەو پیلانجێڕی هەبوو هەر یەک بەژەوەندی خۆی هەبوو بەڵام لە دژی کورد بوو چکە کورد بێدەرەتانترین بوو چکە کورد بێکەسترین بوو لەو قۆناغەدا یەکەمیان تورکیا دووەمیان قەتەر سێمیان بەداخەوە سعودیا چوارەمیان بێدەنجی فەڕەنسا ئێستا بێدەنگ نەما ئێستا گۆڕاوە پێنجەم ئەو نوێنەرەی کە سەرۆک ترام داینابوو بۆ سووریا بەڕاستی نوێنەرایەتی ئەمریکای نەکرد نوێنەرایەتی بەرژەوەندەکانی دەگوترێت کاگارێز مەسەلەن ئەوەی ئەمریکا ئەوەی نوێنەرێک دێڵێ ناتوانێ و لە ئەمریکا سیستەم توانی شەڕە ڕێگەی لە چوارچێ ئەو سیستەمە بێداک و بابەیە لە چوارچێ توانی زەبرێکی زۆر گەورە لە ڕۆژ ئاوا بدە لە بزوتنەوەی دموکراسی سووریا بدە توانی لەبەرەوە بەڕاستی ئەو ئەوەندەی نوێنەرایەتی بەرژەوەندیەکانی میتی تورکیای دەکرد نیو ئەوەندەهی دەوڵەتی ئەمریکای ناکرد وەنەتی ئەنجامەکەش کە دەڵێ ناتوانانی بەڵێ گۆڕا هەڵوێستی کۆنگرس جیاواز بوو هەڵوێستی کۆمەڵێک سیاست مەداری کاریگەر لە ئەمریکا زۆر جیاواز بوو تەنانەت هەڵوێستی پنتاگۆنیش جیاواز بوو هەڵوێستی پنتاگۆنیش جیاواز بوو ئێستا وردە بارودۆخەکە گۆڕاوەتەوە اینجا ئەوە ئێمە ئەمە ئەو سیستەمە بێدایک و باوچووە لەکوێ مەترسی گەورەیە لەسەر بڵێ هەیە ئێستا هەمان مەترسی هەیە هەمان مەترسی لەسەر باشووری کوردستان هەیە زۆر کەس هەیە ئەڵێ زۆر باسی مەترسیەکەن کاکاوی زۆر باسی مەترسیەکەن بۆی خۆمان پارێزین هەیە بۆینی هەڵبین هەر لە دوایی کە ئەوەی سووریا ڕوویدا وەزیری دەرەوەی تورکیا بە ناوی هاکان فیدانە گوتی ئێمە ئێستا دەستمان بەتاڵە پێویستە ڕووبکەینە باشوور یان دەوڵەتی عێراق هەموو هەرێمی کوردستان دەگرێتەوە یا خۆمان دەیگرین ئەوە بوو نیگەرانی و ناڕزایەتێکی زۆر باشی لە بەرامبەر دروست بوو لە ناو عێراق ڕوونکردنەوەکی داڵێ بەهەڵە لێم تێگەی هیچ بەهەڵە لێ تێنەگەیشتونە بەڕاستی بوو ئەو مەسەلەیە ئەوان ئەگەر ئەڵێ مەبەستم پەکەکە بۆ ئەگەر مەبەستی پەکەکەیە لەگەڵ پەکەکەوان لە گفتوگۆدانە پەکەکە بڕیاری چەکدا خۆی هەڵۆشاندۆتەوە وەکو پەکەکە بڕیاری چەکدانانی چەکی داناوە یعنی وەکو ڕەمز چەمچی داناوە و ئامادەیە تەواو لەگەڵیان ڕێککەوی شتێک نەماوە بە ناوی پەکەکە جارێ پەکەکە خۆی هەڵۆشاندەوە هێزەکانیش چاوەڕوانی ئەوە دەکەن قانونێک دەربچێ کە ئەو چەکدارانە پارێزراو بن و بتوانن لە باکوور لە بەشداری بکەن لە پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی تورکیا یعنی ئەمە باتەکە کووردە واتە هەیە کەواتە کاتێک ئەو قسەیەک دەکا لە ژێر هەڕەشە ئەڵێ لێم ئەڕێ ببورن بەو شێوەیە نەبووە نا ئەوە نیەتە هەر قسە نیە ئەکا پیلانەکە ئەجێردرێ واتە پیلانەکە لە ژێرەوە کاری لەسەرەکرێت چۆن ئەوەی سووریا زۆر لە مێژ بوو پیلانی بۆ داڕژرا بۆ نمونە هەڵگەڕانەوەی خێڵە عەرەبەکان و هەندێک لە هێزەکانی سووریای دموکرات کە عەرەب بوون هەروە لە خوت و خۆڕایی نەبوو ئەوانە
لە ئەنجامی پەیوەندی پێوەکردن بووە یعنی پەیوەندیان پێوەکراوە پارەیەکی زۆریان بۆ خەرج کراوە و چ لەلایەن تورکیاوە چ لەلایەن خودی سووریاوە چ لەلایەن قەتەرەوە ئەگەر قۆتەر ڕاستە و خۆش نەبێ واگە سعودی ڕاستە و خۆش نەبێ پارەیەکی زۆر زەبەلا خراوەت بۆ بەردەستیان بۆ ئەوەی ئەو کارە بکەن کە پێیان سپێردرا بوو ینی کاگارێز باسی ئەوت کردکەوە پارێکی زۆر سەرف کراوە بۆ هۆزانە مەسەلەن ئەگەر بیسوڕێنین بۆ باشووری کوردستان لێرە سینناریۆکە چۆن چۆنیە مەسەلەن یا مەترسەکە چۆن چۆنیە بابەتەکە لێرە وەکوەوەی کە ڕەنگە هۆزی عەرەبی لە ناو هێزی پێشمەرگیانە بێیان هەندێک سروشتەکە جیاواز بێ بەڵام بەگشتی ئەو مەترسیە چێکە بۆ باشووری کوردستان هەیە ئەو مەترسی لەسەر کوردستان هەیە بۆ نمونە لە ئەنجامی ئەو ململانە نێودەوڵەتی یا هەرێمیەی کە هەیە تا ڕادەیەک هەرێمی کوردستان لەسەر پێماوە کێشەی نێوان ئەمریکا هەیە لەگەڵ ئێران کێشەی نێوان عێراق هەیە لەگەڵ ئەمریکا تا ڕادەیەک ئەگەر هەمووشینەوی بەشەی سەرەتایەکی دەستپی هەیە ئێمە ئەبێ بیرکەینەوە ئەگەر سبەی ئەمریکا و ئێران ڕێککەوتن و ئەمریکا و عێراق ڕێککەوتن و لە عێراق حکوومەتی کەواتە من ئەو پرسیارە بکەم کاگارێز ینی وەکو باسی تۆم باراکت کرد یعنی سینناریۆکی وها هەیە کە هەرێمی کوردستان بکەنە قوربانی من بە دووری نازانم بە دووری نازانم سبەی ئەوانە ڕێککەوتن هاتە پێش و دەسەڵات لە عێراق دەسەڵاتێک بوو کە وەکو سووریا بیانەوێت ناوەندی بیت چونکە ئەو سیاسەتەی ئەمریکای ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە ئەڵێ ئێمە ئەوەمان هەڵبژاردووە ناوەندێتیمان هەڵبژاتەوە وەزیری خارجی ئەمریکا ئەڵێ ناوەندی ڕەنگە ئەو ناوەندێتیش بێتەوە لە عێراق جێبەجێبکەن و ڕەنگە پشتبەردانی کورد یاخود جێڕانەوەی دەسەڵاتی ناوەند بۆ هەرێمی کوردستان ببێتە بەشێک لەو ڕێککەوتنانەی لە ئایندە دەکرێت لە پێناو ڕازیکردنی مەسەلا بێگومان بەگۆڕینی دەستوریشەوە بەگۆڕینی دەستوریشەوە بەگۆڕینی هەموو شتیشەوە ڕاستە ئێمە لە دەستور مافمان پارێزرەوە بەڵام بەڕاستی ئەوەی دەستورە پارێزی هێزە و ئەوەی ئەتوانێت پێشێلیکە هێزە ئایا هەرێمی کوردستان ئەتوانی ئەو هێزەی هەبێ بەرگری لە دەستور بکە ئایا سیستمی دیموکراسی و سیاسی لە عێراق لە ئاستەکدایە کە بەرگری لە دەستور بکە دەستور پارێزراوی من بەش بە حاڵی خۆم نا ئەوە نابینم دوو ئاماژەی زۆر مەترسیدان ئاماژەیەکەوێت کە تۆم باراک ئێرەشی بخرێتە عێراق ئەو عێراقشی بخرێتە بەردەست ئەوەی دوو ئەوەیە کە ئەڵێن ئێمە لەگە ناوەندێتینە و لەو گۆڕانکاریانەی کێ دێنە پێشەوە ئەکرێ دیسان لەسەر حسابی کورد ڕێککەوتنی گەورەتر لە نێوان وڵاتانی مەسەلەن وەختە چۆن وەکوی تورکیان پێڕازی کرد لەوەی ڕۆژاوی کوردستان چۆن ئەوەی ڕەنگە عێراقی پێڕازی بکەن ڕەنگە تورکیای پێڕازی بکەنەوە جارێک ڕەنگە ئێرانی پێڕازی بکەنەوە بەڕاستی ئەو بابەتە ئەبێ لە بە هەند وەربگیرێ لە بەرامبەر ئەوەدا ئەبێ هەرێمی کوردستان ئەو ئەگەرە لەبەر چاو بگرێت دنیا شامی شەریف نییە ئێمە دیتمان شام چۆن گۆڕا ئێرە شامی شەریف نییە وڵاتی ئێمە شامی شەریف نییە بۆیە ئەبێ ئەو ئەگەرانە لەبەر چاو بگری و بەرگە بگری باش لە ڕۆژئاوا بینیمان بەسەر کورد چ هات کەس پێشبینی دەکرد کەس پێشبینی ناکرد یعنی خەریک کاتێکدا ئەمریکەکان هەموو کاتێک لەوێن قڕا نەکرا کەس دەنجی ناکرد پنتاگۆن خۆی بێدەنگ کرد بوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا خۆی بێدەنگ کرد بوو فەڕەنسا کە زۆر دۆستی کوردە خۆیان بێدەنگ کرد بوو هەموو خۆیان بێدەنگ کرد بوو لەبەر چاوی سەربازەکانی ئەمریکی دەیان هاوڵاتی کورد و سبیل لێ کوژراوە لەبەر چاوی ئەوانە کوژراوە کەس دەنجیان ناکرد کەس یعنی ڕێککەوتنێکی وا بوو ئەکرێ ڕێککەوتنێکی لەوە گەورەتر لێرەش بی چکە بەرژەوەندەکانی ئەمریکا بەپێ ئەگەر ڕێک بکەوێ بەڕێکەوەی لەگەڵ عێراق و ئێران ڕێک بکەوێت زۆر گەورەتر دەبن لەوەی وەدەستی دێنی لەوەی کە لە سووریا وەدەستی هێناوە سووریایەکی پەرپوتی نالەبار ئەو بۆ سووریایەکی وا بێوێ بنیاد بینێتەوە عێراقێک کە لەسەر پێی خۆی وەستاوە عێراقێک کە زۆر دەوڵەمەندترە لە سووریا عێراقێک کە چاوی دنیای زیاتر لەسرە و لەگەڵ ئێرانجی بە هەمان شێوە چکە بەڕاستی یەکێک لە ئێستا یەکێک لە مەترسیەکانی بۆ نمونە یەکێک لە مەترسیەکانی تورکیا ئەوێ لە ئێران لە خۆپشاندانەکان حەزیان ناکرد تورکەکان حەزیان ناکرد خۆپشاندان خۆ دژی سیستەمی یان دژی ڕژێمی ئێرانن دژی کۆماری ئیسلامی ئێرانن تورک بەڵام حەزیان ناکرد بڕوخێ نەوە کورد لەوێش مافی خۆی وەدەستبێنی کاریگەری بۆ سەر ئەوان هەبێ ئەوان فۆبیای کوردیان هەیە و هەمیشە پیلانیان بۆ کورد حاضرە بێ ئەومان لە بەرچاو بێ هەرچی دەگوزەرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دژی کورد هیچی نییە کلچی
دەوڵەتی تورکیای تێدا نەبێ ئێستا بۆ ئێرش بە ئاشکرا هەڕەشەی کردوون هێزی هەیە هێزی لە بادینان هەیە هێزی لە نزیکی مووسڵ هەیە و پێشتریش داوای ویلایەتی مووسڵیان کردووە چەندین جار لە سیاست مەدارەکانیان و ئەوانەی ئێستا لە حاڵەتێکدا گەڕێ بکەون لانی کە بۆ قەنەعەت ئەوان پێیان وایە لەو ڕۆژانە من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی تورکیم بینی جەنەڕالێکی خانەنشین شرۆڤەی ئەوەیە کرد چۆن نەتوانن هەرێمی کوردستان داگیر بکەن لە بەرنامە بەڵێ باشکرا جەنەڕالەکە دەیگوت ئێمە هەتا زەی بچووک هیچ کێشەیەمان نیە تا قەندیل هیچ بەربەستێکمان نەتوانین بیگرین بەڵام لێ بەولاوە بەربەستمان بۆ دروستە بێ ئێستا لەم قۆناغەدا زانانی ئەمە تازە و لە بەرنامەی تەلەڤیزیۆنی باشکرا واتانیەتەکە شاراوە نییە وەلا پار بوو دەوڵەت باخچەلی باسیە کرد ئەڵێ حەلەب و مووسڵ و سلێمانی و کەرکووک و هەموو ئەوانش مولکی تورکیان ئەوان خۆ نایشارنەوە چاویان لە هەرێمی کوردستانە بەڵام چاویان لە هەرێمی کوردستان نەک بەڕێکەوتن چاوی لێ داگیری بکەن بۆی چاویان لەوە نیە بێن لێرە بوو مافی کوردمان ببینێت یانێ مافی کورد لە نێوان بن بۆیە ئەو ڕێککەوتنانێک کە دەکرێت ئەبێ بیر لەوە بکرێتەوە ئەو ڕێککەوتنانێک کە ئەکرێ ڕەنگە بەشێکی لەسەر حسابی کورد بێ ڕەنگە بڵێن کاگارێسخوا ببوورە ڕەنگە بڵێن وڵا دۆخی ڕۆژاوا جیاواز هەرێمی کوردستان سابتترە و جێگیرترە و دیبلۆماسیەتی بەهێزترە و حکومڕانێکی بەهێزترە دەکرێەوە بڵین دەکرێەوە پشت بۆ شتانە ببەستیان ڕاستە ئەوە لە هەموو ڕوویەک یان هێشتا ڕۆژاوا لە هەموو ڕوویەکەوە هەرێمی کوردستان جیاوازە بێگومان ژمارەی دانیشتوانی جگرافیایی چیاکانمان شارەکانمان وە پێک هاتەشی بۆ نمونە شارێکی وەکو حەسەکە عەرەب و کورد بەقەدەریەکەن کە کوردستانە ئێمە ئەو جۆرە شارەمان هەمانە نیمانە کەرکووکە لە کەرکووکیش خواری کەرکووکە و باکوورەکەی جیاوازە یعنی ئەوە جیاوازە و دام و دەستگای هەیە بەڵام ئەو دام و دەستگایانە چۆن لەلایەن خەڵکی ڕەخنەیان لێ دەگیرێ و نەبێ لەلایەن وڵاتانی ئەوانەی پشتیوانی مەشیان کردی ڕەخنەیان لێ نەگیرێ و نەبێ هەست بەکەم و کوڕیەکان نەکەن من زۆر جار لەو بەرنامەی تۆ گوتومە ئێمە دەسەڵاتمان هەیە ئێمە حکوومەتمان نییە ئەوانیش باش دەزانن کەواتە کە ئەڵێن دەسەڵات هەمیشە لەرزۆکترە لە حکوومەت ئەبێ پایەی هەبێ بەهێز بێ ئێمە ئەو پایە بەهێزانەمان نین بەڕاستەکەی بتوانین خۆمان لە بەرگەی پیلانێکی هەرێمی یانێ و دەوڵەتی بگرین ئەو دەسەڵاتی کە ئێستا هەمانە تا ئێستا تا ئەو دقیق قسە دەکەم یەک شتی باش بووە کە پشتیوانی ئەوە لە ڕۆژاوا کردووە بەڵام بۆ خۆی ئەوە نییە بتوانین پشتی پێ بەستین بڵین وڵا ئەگەر هاتو لێمان قەوما دەسەڵات یاسەرکردایەتی سیاسی کورد لەو ئاسەدایە کە بتوانێت کورد لە میحنەت بپارێزێت نا لەو ئاسەدانیە باشە بەڕێزت لەو چەند ڕۆژە نووسینێکت نووسیەوە و بەردەوامیش تەکید لەسەرەوەکەی و کە دەسەڵاتە ئێرە حکومڕانی نییە ینی دەوڵەتداری نییە لە چ ڕوانگەیەکەوە بەڕێز کاگاریس من باسی هاوسەنجیم کردووە هاوسەنجی سیاسی ئەزانی لەوەتی من باسی ئەوە دەکەم ئەگەر خۆمان بیر بکەینەوە دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکە و پێکەنانی کابینەی حکوومەت 2005 بەدواوە حکوومەتی هەرێم پەرلەمانی حکوومەتی زۆر جیاواز بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی بەهێز بوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان خەڵک زیاتر متمانەی پێبوو لەگەڵ عێراق بەهێز بوو بۆ نمونە کابینەکانی حکوومەتی عێراق لە هەولێر بەبێ هەولێر بەبێ پایتەخت پێک نەداتن پێگەی هەرێمی کوردستان زۆر بەهێز بوو ڕاستە هێشتا عێراقیش نەکەوت بەسەر پێی بەڵام هەرێمی کوردستانیش یەکدەنگ بوو یەک هەڵوێز بووە و لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەو یاسانی پەرلەمان دەریکردوون ئەو بڕیارانی حکوومەت دەریکردوون هەمووی زۆر جیاوازن لە دوای تێکچوونی هاوسەنجە سیاسیەکە لە دوای تێکچوونی و سازنجەکە ئێمە بەرەو پێشەوە هەنگاومان نەناوە دوو لەو کاتەوە کاتکرێ بڵێن لە 2009 بەولا دوو ئاراستە بوو ئاراستەیەک ویستویەتی کە دەرفەت وەگرێت کە هاوسەنجی سیاسی تێکچووە دەرفەت وەگرێت کە کۆنتترۆلی هەموو جمگەکانی کوردستان بکە ئەو هەوڵدانە بە قازانج بۆ خۆشی نشکاوەتەوە چکە نەیتوانیەوە بەو هەوڵدانە بگاتە ئەو مەبەستەی کە هەیەی واتە نەیتوانیەوە دڵی زۆربەی زۆری خەڵکەکە ڕازی بکە یاخود بتوانێت لەو ڕێگەیەوە کە تاکلایەنە کاریگەری زیاترە خزمەتی زیاتر پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە لایەنەکەی تریش هەوڵی داوە کە من بەڕاشکەوی ئەڵێم یەکێتی بووە هاوسەنجی سیاسی ڕاستکاتەوە لە هەڵبژاردن نەتوانراوە هاوسەنجی ڕاستکاتەوە هەوڵێک هەبوو کاتی خۆی لەگەڵ گۆڕان بۆی هاوسەنجی سیاسی دروست بێتەوە بەداخەوە لەبار برا ئێستا هەوڵی تریشەیە ئێستا من ئێستش ئەڵێم مادام ئەزانین کێشە هەیە گرفت هەیە لە وڵاتی ئەبێ بە دوای چارەسەر دابگەڕێ
لە هەموو وڵاتانی دنیای شوەیە باشە من ئەمەوێ کاگارێز لەگەڵ جەنابەت هەردوو ئاراستەکەی هەردوو دیوەکەی تاو توێ بکەین مەسەلەن ئەگەر بێ باسی ئەوە بکەین کە باسی ئەوە بکەین ئەگەر هاوسەنجی هێز ڕێک نەبێتەوە لە حاڵەتی چوادە کە ئەو دنیابینیە یان ئەو هێزەی کە پارتی دموکراتی کوردستانە دەیەوێ مەسەلەن بەو شێوەیە بەردەوام بێکەوەی چۆن نەبینین لە گفتوگۆکاندا و ساڵێک و چەند مانگێکە کۆبنەوەی پەرلەمان نەکراوە مەبەستەکە لێرە ئەوەیە کە ئەو ئێوێ هەر ئەو پرەنسیپە سیستەمە عورفەت چیە براگەورایەتیە خۆی فەڕستکات و تا ئێستاش بۆ هێشتەکان نەگەیشتنە دەرەنجامێک ئەوە گریمان چووە سەر باوەکە گریمانەیەک شرۆڤی بکەین چووە سەر چی پێشکەش بە هەرێمی کوردستان و ناوەخنی دەسەڵاتدارەتی یا حکومڕانیەتی ئەگەر هاوسەنجی سیاسی ئەگەر نەبێت ئەگەر هەر ئەوەی کە پارتی دەیەوێت هەموو شتێک بە قسەی ئەو بێت هەر ئەوە بەردەوام بێ کۆوە هەیە لایەنەکانی تر بچن بە چەند وەزارەتێک بەشدار بن بێچێتیشەوە ینی بەو شێوەی ئێستا هەیە بەردەوام بێ با نەڵێن ئەتوانین بڵێن ئێمە ئەو کاتە بۆکو لایەنی سیاسی قسە بکەین بەگشتی ڕۆژ بە ڕۆژ خەبر بۆ دوا ڕۆژی خۆمان لێ دەدەین واتە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی هەرێمی کوردستان بەهێزتر هەر بۆ هێزە سیاسەکان قبرەکەی بۆ دەسەڵاتی کوردستانی باس دەکەم بۆ دەسەڵاتی کوردستانی بۆ دەسەڵاتی بۆ هەرێمی کوردستانە باس لەبەرەوەی ئەوە پارتیە وا دەکاتیان ئەگەر یەکێتیش ئەوەی بکە هەر قبر هەڵکەنەکەیە ئێستا کە قسەم کرد ئەوە نیە پارتی قبری هەڵە هەمومان ئێستا بێکەوە قبر هەڵەکەنین تۆ ئەبێ پارتی وای کرد باشە پرۆژەی یەکێتی بۆ دەرباز بوون لەوە چییە ئێستا یەکێک لە بابەتەکان هاوسەنجیە وایە هاوسەنجیە ئەگەر ئەو هاوسەنجێش تەنیا بۆ ئەوی بە پارتی بڵێ منیش بەقەت تۆ قوتم هەیە هیچمان بە هیچ نەکرد ئەبێ پرۆژەیەکی سیاسیم هەبێ پرۆژەیەکی ئابووریم هەبێ پرۆژەیەکی حکومڕانیم هەبێ بۆی بە خەڵک بڵێم نەک بە پارتی بڵێم بە خەڵک بڵێم پرۆژەکەی هاوسەنجی ئێمە ئەو سوودانەی هەیە بۆ خەڵکی کوردستان بۆی خەڵک پشتیوانی بکە ئەگەر هەر تەنیا بۆ ئەوە بێ دیسان هاوسەنجی دروست دەکەینەوە سەرۆکی هەرێم بۆ تۆ سەرۆکی حکوومەت بۆ من سەرۆکی پەرلەمان بۆ تۆ سەرۆکی کۆمار بۆ من هیچمان بە هیچ نەکرد واتە ئەوە بەڕاستیەوە گۆڕانکاری نییە ڕەنگە هەوڵێکە بۆ گۆڕانکاری بەس ئەو گۆڕانکاری ئەوەیە هاوسەنجیەکی سیاسی دروست بکرێتەوە ئێستا باشترین دەرفەت هاوسەنجی سیاسی ئەوەیە یەکێتی و لایەنەکانی تر هاوسەنجی سیاسی دروستکەتەوە نەک بۆ ستۆپ بە پارتیکردن بۆ پێشکەشکردنی پرۆژەیەکی نوێ بۆی وڵاتەکەمان لەو قەیرانانە دەرباسکەن کە تێیدا هەین باسی حکوومەت دەکەین زۆر برادەران زۆر شانازی دەکەن ئێمە حکوومەتمان هەیە ئێمە سەرۆکی حکوومەتمان هەیە سەرۆکی هەرێممان هەیە کاکە سەرۆکی هەرێمت جێی نازی خۆمانە سەرۆکی هەرێممانە بێ خۆمان هەڵی بژێرینی هەمومان پارتی بی یەکێتی بی نازانچی حکوومەتت هەیە بە هەمان شێوە تۆ حکوومەتەکەت ماوە بەسەر چووە سەرۆکایەتی هەرێمت ماوە بەسەر چووە پەرلەمانت کارانیە چ جۆرە حکوومەتێکت دەوێ چ جۆرە هاوبەشیەکت دەوێ ئەبێ ئەو قۆناغە تێپەڕێنین ئەبێ ئینجا بە هاوسەنجی بێ یان بە جۆرێشتر بێ ئەبێ تێپەڕین بۆ تێپەڕاندن تەنیا ڕێککەوتن دانیشتن لە ناو ژووری مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە ژووری مەکتەبی سیاسی یەکگرت و کۆمەڵ دەرمانی دەردەکە نییە دەرمانەکەوێ پرۆژەت هەبی و پرۆژەکە پێشکەش بکەی بۆی خەڵکی کوردستان بڵێ ئەم پرۆژەیەم پێ باشتر لەو پرۆژەیە ئێمە خەڵکەکە بینین چۆن ئەم جارە خەڵکی کوردستان بەشداری کرد لە پاراستنی ڕۆژ ئاوا بۆی لە ئایندەشدا خەڵکەکە بێ کام پرۆژە هەیە ئێستا هیچ هاوڵاتیەکی کوردستان هەیە بڵێ سیستەمی حکومڕانیم بەو شێوە قبولە ئێکەواتە تۆ ئەڵێ من نامەوێت حکوومەتەکەم کار بەڕێکرد بێ ئەبێ لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێت لە کاتی خۆی ئەبێ حکوومەت پێک بێ لە کاتی خۆی سەرۆکایەتی هەرێم پێک بێ ئێستا ئێمە حکوومەتمانەیە زۆر جار باز دەکەین مەسەن دوێنێ بە باسی دوێنێ بکەم کێشەیەک دروست بوو وەڵا سەرۆکی دەستەی ئەرکان نەدراوەتە کورد ئێمە حەزەکەین هەموو سوپای عراق لە ژێ دەستی کورد بێ حەقە بەشدار بین تێدەوە نیە چوارچەوەیەکی دەستوری ئەوە لە عراق تۆ گلەی لە عراق دەکەی لایەن عراقی دەکەی بەس کاکە خۆ عراق دەستی تۆی نەگرتیە دەستورێکت بۆ هەرێمی کوردستانە بێ لە 2007ەوە دەستور پرۆژەی دەستور هەیە دەستور پەسەند ناکەی ئێخۆ خەڵکی کوردستانەوە ئازانێ چێ ڕێگری دەکات لە پەسەندکردنی دەستور پرسیارە چ کاکەم تۆ ئەو حکوومەتی عراق نادات پەروەریەکە ئێخە باشە خۆت بۆ نادات پەروەریەکەی لە بینی شارێک و شارێک لە بین ناوچەیەک و ناوچێک لە بینی حیزبێک ئەگە بڵێ نادات پەروەری ناکەم ڕاست نییە بۆ یاسای بودجەت نییە لە 2013ەوە بودجە نییە تۆ کە یاسای بودجەت هەبوو ئەزانی چەند داهاتت هەیە و ئەزانی چۆن ئێستا کەس نازانی چۆن خەرجەکەی تۆ ئەڵێ حکوومەتی عراق ڕێز لە بڕیارەکانی هەرێمی کوردستان ناگری ڕاستە کاکە ڕاست بەڵام تو خوا حکوومەتی هەرێمی کوردستان تۆ خۆت ڕێز لە بڕیارەکانی خۆت گرتووە حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە ناگرێ ڕێز لە بڕیارەکانی خۆی ناگرێ ڕێز لە دەسەڵاتەکانی خۆی ناگرێ بۆ نمونە
حکوومەتی کاربڕێکەر کۆمەڵێک شت هەیە ناتوانێت بیکە ناتوانێت پارێ زۆر خەرچکە ناتوانێت پلە بەرزکاتەوە ناتوانێت دامەزراندن بکە ناتوانێت بکە ئایا حکوومەت هێرێم ئەوەی جێبەجێ کردووە وەکو کاربڕێکەر معاملەی لەگەڵ خەڵک نەیکردو ئەوی پەیوەندی بەخۆیەوەبی کردوێت وەکو جاران هیچ شتێک لە گۆڕاوە حکوومەت کاربڕێکەرە حکوومەت یاسای ڕەوایی هەیە هیچ جیاوازیەکی نەکردووە خۆتی واکەی کاکە خۆتی واکەی کاتێک ئەوکەنەکەی بەڵێ بێگومان واکەی خۆتی واکەی ئەو چۆن پێت وایە ئاگایان لێنی ئەوەی پێت وایە حەز ناکەن ئەوانەی دژی هەرێمی کوردستان حەز ناکەن حکوومەت کاربڕێکەربی پێت وایە حەز ناکەن حکوومەتی کاربڕێکەر هەر بڕیاری نایاسایی دەرکات لەو چەند ڕۆژە دیمانەیەکم بینی محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمان دەڵێت باشە بۆ ئێوە لە ئەعلامیەکان دەپرسێت لەو پێشکەشکارەکە دەپرسێت دەڵێ بۆچی ئێوە بە سوودانی دەڵێن ڕئیسی کاربڕێکەر سەرۆکی کاربڕێکەر بەڵام بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ناڵن کاربڕێکەر ئەوشتە 2 ساڵ 3 ساڵی تێپەڕیوە و ئەوشتە ساڵێکی تێپەڕ نەکردو بەسەر ئەو بابەتەدا ینی ئەوە چۆتە ناو هەیە ئێستا شتێکی تر هەیە بۆ نمونە ئێمە ئەزانین ڕەنگە ڕوبەڕووی قەیرانی دارایی بینەوە باشە ئایا حکوومەت چ پرۆژەیەک تێ دەسەڵات چ پرۆژێک تێ بۆی ئەگەر ڕوبەڕووی قەیرانی دارایی بینەوە ڕۆژ بە ڕۆژ باری خۆی قڕسترێکە بە پلەی تایبەت و بە بەرزکردنەوە بنازام چوو بەس بڕۆ سەیری دام دەستگاکانی حکوومەت بکە ڕەنگە بەقەدەر وڵاتێکی گەورەی دنیای ئێمە ڕاوێژکارمان هەبی لە کاتێکدا یەک ڕاوێژکار پرسی پێ ناکرێ ئۆکەی حکومدا ئۆکەی دەوڵەتداریە کاکە تۆ دەوڵەتداری پرۆژەشی هەبێ لێ وەرناگیری هەر لێی وەرناگیری یعنی ئەگەر کەسێک خوا پێیدا بێ ڕۆژێک لە ڕۆژان ڕاوێژکارێک پرسێکی پێکرابێ من ئاگام لێ نەبێ و جیا بەڵام بەگشتی وایە لەبەرەوە یعنی ئەوەندەی بیر لە بەهێزکردنی دەسەڵاتی تاک بیر لە دەستکردنی لە دەسەڵاتی حیزبەکەین و ئەوەندە بیر لە بەهێزکردنی دەسەڵاتەکانی دەوڵەت ناکەینەوە هەرێم ناکەینەوە ئەوانە هەمووی هەڵکەندنین بۆ خۆمان هەمووی ناڕەزایەتی زیاتری لێ پێیا بێ یعنی هیچ شتێکمان باش نییە بۆ نمونە پێ بڵێم لە سەفیر ئەچیتە وڵاتێک ماوەیەکی دیاریکراوەیە 2 ساڵە بۆ نمونە سەفیری عێراق ئەبێ 2 ساڵ لە فڵان وڵات بێ دوای 2 ساڵ لە وڵاتەکە دەیهێنەوە ڕێنمایی نوێی دەدەنێ و ئەینێنە شوێنێکی تر دەوڵەتە لە هەرێمی کوردستان نوێنەری حکوومەتی هەرێمت هەیە 10 ساڵ 12 ساڵ 15 ساڵ لە شوێنی خۆیەتی نائیگۆڕن نەچ نییە شتی وە لە دنیای نیە هەموو عرفێکی دیبلۆماسی ئەوێ حکومێکی عرفی و یعنی نەریتی دیبلۆماسی ئەو هەیە نێریتی دیبلۆماسی هەموو دنیاوەیە تۆ خۆت ئەوە ناکەی پێش وایە بۆ پێشوازی لە کەواتە دەبێت یەکێتی و پارتی ئەوە ڕێکەنەوە ئەبێ بە پرۆژەوە ڕێکەنەوە من ئەڵێم ئەبێت پرۆژەکەمان هاوسەنجی دیسان تاکی دەکەم ئەوە هاوسەنجی باز دەکەم ئەبێ یەکێتی بە پرۆژەیەکەوە بچێتە مەیدانی و پرۆژەکەشی بۆ خۆی و پارتی نەبێ بۆ خۆی و پارتی و نەوەی نوێ نەبێ ئە پرۆژەکەی بۆ خەڵک بێ بڵێ خەڵکە ئێمە ئەومان دەوێ خەڵک پشتیوانی بکاتن بۆی پارتیش ناچار ئەگەر پارتیە نایکە بۆی ناچار بێ ئەگەر یەکێتی ناکە بۆ خەڵک بڵێ خۆت بۆ نایکە دیوەی پرۆژەکەی تۆ نییە یعنی بەداخەوە ململانێ سیاسیەکان ئەوەی کە دەیڵێ ئەو هاوسەنجە بۆ یەکێتی یان بۆ پارتی یان بۆ کوردستانە بۆ کوردستان هاوسەنجەکە ئێمە دوو شتمان لە پێشە ئەبێ بیکەین لەو قۆناغی ڕاگوزەرە یەکەم دروستکردنەوەی هاوسەنجی ئەرچێکی نیشتیمانیە اینجا لە دوای ئەو هاوسەنجە ئەبێ بیر لە گۆڕینی شێوەی بەڕێوەبردننی دەوڵەتیش حکوومەتیش بکەین ئێمە ئەو حکوومەتی هەرێمە ئەو هەموو سیرکان کاگارێز بە نەزەریم و ئامەرە مەترسی لەسەر هەرێمی کوردستان و ئایندەکە هێندەی قورس ناکە مەسەل ئێستا یەکێتی و نەوەی نوێ کورسیە ناوانی تا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دووجار چوە لەگەڵ شاندێکی یاوەری بۆ لای نەوەی نوێ اتفاقیەکەیە مەسەلەن سەرۆکی نەوەی نوێ دەڵێت کاکە بە سەرۆکی یەکێتیم گوت بە سلفەی عقار بگەڕێنینەوەکتی لەگەڵم وەکو پڕۆژە با مەسەلەن ڕێز لە دادگاکان بگرین با مەسەلەندا فلان ئێگوتی باشە کاکە سەرۆکی حزبێکی باڵادەست بێ ئەوە لەگەڵ من بکە بۆ نەسمە هاوپەیمان لەگەڵی بۆ ئەوە بە نەزەری ئامەرە وەردەگیرێت زین چونە ئامەرە نابێ ئێستر پێتەڵێم نابێ نەیەکێتی پیلان بجێڕی نە پارتیش پیلان بجێڕی ئێستا پێم گوتی ئامانز لە هاوسەنجی چییە؟ ئامانز لە هاوسەنجی ڕاستکردنەوەی باری لاری سیاسیە لە کوردستان بەڵێ ئامانز ڕەنگە بۆ ئیسفادی پارتی بێ پێشتر بۆ ئەویشە ئەگەر ڕێک بێت بۆ هەموویە بەدڵنیایی بۆ هەموویە ئەوە لایەنێکە دوو باشتێکی تریش بڵێم یەکێتیش بۆ نمونە لە ڕابردوو دوو زۆن بۆ ئێستاش دوو زۆنە بەس لە ڕابردوو جیاوازی دەکرا لە نێوانی
زۆنی ژێردەسەڵاتی یەکێتی و زۆنی ژێردەسەڵاتی پارتی ئەبێ ئێستاش یەکێتی کە زۆنێکی هەیە لە ڕووی ئازادی دەربڕین لە ڕووی ئازادی ڕاگەیاندن لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئەوانە ئەبێ نمونەیەکی باشترم پێشکەشکە بۆی خەڵکی هەولێریش بڵێ ئەو نمونەیەم هەیە ئەبێت ئەو بابەتە یەکێتی لەسەرێتی ئەوەش ڕووسکەەوە ئەوەش بەشێکە لە ڕاستکردنەوە هاوسەنجی ئەوەش بەشێکە هەر ئەوەنەیە تاکید دەکەمەوە ئەو هاوسەنجی من باز دەکەم بۆ ڕێخستنەوەی کاروباری وڵاتە بە هاوسەنجی چونکە پارتی نەتوانی کۆنتترۆلی کوردستان بکە نەدەتوانێت کۆنتترۆلی بکە وەنە هەنگاوەکانی چاکساز ئەو هەنگاوە چاکسازێن داوێ کە بەدڵی خەڵکی کوردستان بێ کەواتە تو ئەبێ لە بەرامبەری هێزێک بێ خۆ هێزێ مە نامانەوێت شۆڕشی لە بەرامبەر بکرێت لە بەرامبەری شاخی لێ بگرین ئەمانەوێ بەهێزەوە گفتوگۆی لەگەڵ بکەین بەهێزەوە گفتوگۆی لەگەڵ بکرێ بۆ ئەوی ئەویش بێتەوە بە هاوبەشی پرۆژەیەک پێشکەشکەین پرۆژەیەک پێشکەشین لە خزمەت بی من گوتم یەکەمیان هاوسەنجی سیاسی زۆر گرنگە ئێستا دوای هاوسەنجی سیاسی هاوسەنجی سیاسی بە پرۆژەوە دوای هاوسەنجی سیاسی پێداچوونەوە بە سیستەمی حکومڕانی لە کوردستان دوو سەرۆکایەتیمان ناوێ ئێستا دوو سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتمان ناوێ پێسمان بێ سەرۆکایەتیە ئەو هەموو وەزارەتە و ئەو هەموو کابینە گەورەیەمان ناوێ پێسمان بە کابینەیەکی خزمەتگوزاریە ئەو هەموو دەسەڵاتەمان لە هەولێر ناوێ پێسمان بە دەسەڵاتە لە سلێمانی بێ لە دهۆک بێ لە هەولێر بێ لە هەڵەبجە بێ ئەو هەموو ناوەندیەتەی کە ئێمە لە عراق پێمان قبول ناکری و پێمان ڕخنی لێ دەگرین نابێت لە هەولێر بێ چکە خۆمان ڕخنە دەگرین لە خزمەت نییە چۆن داوا لەوان دەکەین نابی ئەوەندە ناوەندی بوون هەموو شتێک بگەڕێتەوە نابێ هەموو شتێکیش بگەڕێتەوە هەولێر جا هەولێرە ژێ دەسەڵاتی یەکێتیوی پارتیوی یا هەر هێزێکی باسی حکومڕانی دەکەین باسی حکومڕانی دەکەین ئێمە ئەگەر بێت ئەو هەنگاوانە برین ئەتوانین خزمەت بکەین ئەتوانین باشتر باسی ئەوەی کە تۆفانێک کات ڕەشەبایە کات لە ململانەی حیزبایەتیەکی بێمانە بچینە ململانەیەکی سیاسی خزمەتگوزار و پێشکەشکردنی پرۆژەی جیاواز ئێستاوەتە من ڕای دەگەێنە فەرموو بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە هەمومان نەزانین فشارێکی زۆر گەورەی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی هەڵێ بیخەنەوە یەک ئێکا کە تۆ نایکەوە یەک سبەینی ئەمریکا دەستت لێ بەرەدات و ئەڵێ عراقیفی خۆتە چۆن معامەری لەگەڵەکەی هێستا زەمینەی پەلاماردانەوەی هەرێمی کوردستان لەلایەن بەشێک لەلایەن سیاسیەکان و خەڵک بۆ هەرێمی کوردستان ئەبێ بزانین هەیە و ڕەنگە بکرێنە بەشێک لە پیلانێک لە پیلانی ئی ڕێکی خۆوە ڕێکی ناخێەوە من ئەزانم بیدێ دەست پارتی وای ڕێکە خاتەوە بۆ خۆی ڕێکخە بیدێ دەستەیەکێتی وا ڕێک خاتەوە بۆ خۆی ڕێکخاتەوە ئێ خۆز ئەبێ بە دوای شتێکی تردا بگەڕین ئەو شتە چییە کە ئەمە بگەڕین وا بکەین یانەوەتە ڕێنمایی دەربچێ بە پێ ڕێنمایە چی گشتگیرە کە هەیە ئێستا لە وەزارەتی پێشمەرگە خۆشبەختەن گشتگیرە و لەسەری بکرێت و ئەو بابەتانی هەمووی یعنی تێپەڕاند بێ یانیش ئەوەتە بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە بیدە کەسێکی بێلایەن کەسایەتێکی ئەم وڵاتی بێلایەن هەموو دەسەڵاتێکی بدێ بۆ ڕێخستنەوەی نەیەکێتی بێ نە پارتی بێ ئەبێ شتی هەنگاوی لەو بابەتە بنین تۆ زۆر زار ئەگەر ئێمە ئەمانەیە حکومڕانیەکی باش بکەین و ئەو بکەین چی تێدای بە ئەو کابینێ ئێستا نەیەکێتی تێدابی نە پارتی پێدابی بێنین ژمارەیەک تەکنۆقرات بێنین لەو کوردستانە بێنین حکوومەتەکان بڵێن ئەوە 3 ساڵ ماوە بۆ هەڵبژاردن ئەو 3 ساڵە ئێوە وەرن ئەو حکوومەتەمان بۆ ڕاستکەنەوە نە بە قسەی یەکێتی بکەن و نە بە قسەی پارتی شتێک بکەن بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بڕواتە بێ زۆر شتەیە زۆر هەنگاو هەیە ئەتوانێت مەسەلەن کاگارێز ڕەنگە زۆر کەس بڵێ لە دڵپاچی و لە مەسەلەن دەکرێت و ئەوەیەک بکرێن بەڵام لە ناو چوارچەوەی تەجروبەی جیهانیشدا لە وڵاتاندا کە کەوتونە تەقەیران کە تووشی ئاڵۆزی حکومڕانی بوون ڕوویداوە هەموو بزانە شەڕی ناوخۆ بووە دوای شەڕی ناوخۆ یەکخستنەوە بووە ئێمەش ئەو قۆناغامان دیوە ئێستا کێشەکەمە ئەو یەکخستنەوەیە ئەو ڕێخستنەوەیە ئەو دەوڵەتداریە لە شوێنێک دەڵێ بەڕێستان دەڵێ و قۆناغی ڕاگوزار ئینتیقالی زۆری زۆری خایەن ئەو ئێتر ئەبێ کۆتایی پێبینین و ئەبێ لێرەوە ئەڵێم پارتی ئەبێ ئەوە تێبگە سەردەمی یەک سەرۆکی و یەک هەرێمی و ببوورەمە بەستم یەک هەرێمی نیە یەک دەسەڵاتی و یەک حیزبی نییە بەسەر چووە ناتوانێت هەرێمی کوردستان هەرگیز ناتوانێت لە هەرێمی کوردستان لەم قۆناغا ئەگەر یەکێتی لە هەڵبژاردنەکانی داهاتوو زیاتر بینێ یا کەمتر بینێ پارتی ناتوانانی کۆنتترۆلی کوردستان بکە یەکێتیش ناتوانێت کۆنتترۆلی کوردستان بکە ئەو قسەیان بۆ یەکێتیشە ئەبێ لەوە هەردوو لامان لەو بابەتە تێبگەین کە دوو هێز سەرچێ کەواتە ئەبێ بە دوای شتێک دابگەڕین بۆ بەرژەوەندی گشتی بێ بە دوای سیستەمێک بنیە دروست بکەین سیستەمێکی سیاسی پەیڕەو بکەین سیستەمێکی حکومڕانی وا دروست بکەین بۆ ئایندەی گەلەکەمان گەرنتی پاراستنی هەرێمی کوردستان بێ گەرنتی مانەوەمان بێ نەک ئەوە ببینە پاروێکی چەور و لە پیلانە نێو دەوڵەتی و هەرێمیەکان معامەلەمان پێ بکرێ
بەو شێوێ دەتوانین مەسەلەن بەشێک مەسەلەن ئەگەر تەوزیعی دەوریش بێت مەسەلەن دیبلۆماسێتێکی بەهێز ڕێخستنەوەی دیبلۆماسێت پەیوەندەکانی دەرەوە لە حزبیەوە بگۆڕێ بۆ حکومڕانی و بۆ تەکبیرکردن و بۆ مەتبەخێکی کوردستانی ئیسفادەی لێ بکەیت. کاتێک تۆ حکوومەتەکەت حکوومەت بوو بەڵێ یاسای بودجەی هەبوو پرۆژەی دەستورەکەی پەسەند کرد بۆ خاوەنی دەستور دادگای سەربەخۆ بوو باشە کاتێک تۆ حکوومەتەکەت بە هەڵبژاردن هاتبوو بۆ جێی متمانەی خەڵک کاتێک دام و دەستگاکان تڕێک خستەوە پشتیوانی هەرێمی کوردستانی هەبوو پشتیوانی گەلی کوردیشی دەبێ ئەو یەکبوونەی کە باسمان کرد پشتیوانی نێودەوڵەتیشی دەبێ پشتیوانی نێودەوڵەتی بە مانای ئەوانە نییە ئەوانەی پیلانە جێڕنیان بەرژەوەندیان هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ نمونە ئێمە هەمومان لە سیاسەتی تۆمبارک ناقایلین هەیە بەڵام هەمومان سوپاسی لینزی گراهام دەکەین لە کۆنگرسی ئەمریکا کە زۆر پشتیوانی گەلی کووردە یان مادلین یان ریچارد ئەوان هەموو ئەندام کۆنگرسن کە زۆر پشتیوانی کوردیان بەسە بۆ نمونە ئەو پیلانەی لە ڕۆژە ئاوجێر لە فەرەنسا جێردرا بەڵام لە کۆتاییدا سەرۆکی فەرەنسا هات بە بەڕێز مەزلوم عەبدی دەڵێ تۆ ئەبێ پشتم پێ بەستە ئەتوانی پشتم پێ بەستی. کاریگەریەکە چی بوو کاگاریس؟ کاریگەریەکە وەکو باسم کرد ئەو خەڵکە بوو یەک تێگەیشتن پیلانەکە زۆر گەورەیە ڕەنگە ئەوانش ئەگەیان لە پیلانەکانی خوارێ نەبوو بێ ئەوەی کە جێردرایە دوو یەک ڕێزی کورد دوامین بە دەنگهاتنی لە ناو فەرەنسا لە ناو کۆنگرس و لە ناو یەکێتی ئەوروپا بێ پەرلەمانی چێتی ئەوروپامان لەبیر نەبێ. ئێستا بۆ نمونە هەمان شت بەسەر باسیەوە دەکەین مەسەلەن ئەوانە هەمووان لێمان دەبنە نقطەی زعف کەمە ئەو کێشانەی حکومڕانی ئەو کێشانی حکومڕانی ئەگەر مەبەستم ئەگەڵ چیشان چارەسەرکەین ئەو پشتیوانیەمانەیەکە گوتم پشتیوانی نێودەوڵەتی مەبەستم موامەرەکان ڕەنگە بمینێ بەڵام لە ناو دەوڵەتانی جیهان لە ناو پەرلەمانەکانی جیهان ئێمە پشتیوانی پشتگیریەکی گەورەمان هەیە بەڵام ئێستا وردەوردە لە دەستی دەدەین چکە لە سەرمانە نووسرێنێ وڵاتێکی گەندەڵە وڵاتێکە بەڕاستی خۆشە کوردێک لە هەر شوێنێک بێ بەڵام مەسەلەن ئێستا وەکو دەستکەوتی حەزبی سەیرەکرێ مەسەلەن سەرۆکی هەرێمە چێ وەکو سەرۆکی هەرێم سەیر ناکرێ سەرۆکی حکوومەتە سێتە ناوەندێک وەکو سەرۆکی حکوومەت سەیر ناکرێ لەبەرەوەی لەو ڕۆژانە سەرۆکی هەرێم لە میشم دەستی خۆش بێ زۆر لە فەیسبووکم دیتە نووسرا ئەو بۆ بەس پارتیە بۆ بەس پارتیە کەکە خۆ پارتی نییە بە ناوی هەرێم چوە چی لێ دەکرا ئەگەر ئەو سەرۆکەی هەرێمە دوو کەسی لە حکوومەتی هەرێمی کوردستان یەک کەسی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ خۆ بە لەوێ دیار بە بیانزانی بە هی هاوبەشی ئەوانە لەو کاتەیدا دوای ڕیفراندۆم کردیان بڵێ بۆ یعنی بۆ لە وەختێت و پێویستت پێ ئەبێ لەگەڵت بم بەس وەختێک من پێویستم کورد پێویستی پێ بە یەکبوونێ تۆ لەگەڵ منابی یعنی ئەو پرسیارە نەبێ بیکەین لەبەرەوە شتێکی باش نەبوو من نازانم هەڵوێستی یەکێتی چێ لەسەر بابەتە و بابەتەکەش یەکێتی نییە ئەو وەکو هەرێم چووە بەڵام بەڕاستی زۆر گرتووە کەس بکات زۆر ئەندامی ئەوانە ببیت زۆری لەسەر نووسرا زۆری لەسەر نووسرا لەوەش زیاتر لە ڕابردوودا نوێنەری حکوومەتی هەرێممان هەبووە نوێنەری لە وڵاتێک لە یەکلەوتان سەرۆکی هەرێم چووە نوێنەری حکوومەتی هەرێم ئاگای لێ نەبووە خۆشیان ئەڵین کاکە ئێمە دەبی نوێنەرمان هەبی سەفارەت بەس نیە هەرێم ئێمە جیاوازنی بە تایبەتیمان یە خۆت ڕێزی نوێنەرەکەی خۆت ناگری من نامی ئێستا نایبینی میوادام ڕۆژێکی نوێنەری حکوومەتی هەرێم بێ لێرە ئەو نوێنەرە لێرە قسە بۆ بکە بڵێ بە درەنگەوە زانیمەوە دێتن گوتیانە وەرە دوای ئەوەی هەموو شتەکان دانیشتەکان شتەوە بە گوتیانە وڵات نان خواردنێکی حەزەکەین تۆش بی ماڵیان ناوابی باشە ئەوانە هەمووی کەلێنی گەورەنین مەترسی گەورەنین ئەمە گەر هۆزە عەرەبەکانمان نەبێسبێنی لێمان بکردنەوە و لێمان هەڵگێڕنەوە و خەنجەری خیانەت مەسەلەن بۆ نمونە ئەوانە بەشێک نین لە بۆمبی تەوقیت کراوە کە تۆ میلەتەکەی خۆتمان دوو کردو بەڕاست زۆر ئێستا زەمینەکە لەبارە بۆ ئەوەی سەر لە نوێ خۆمان دابچینەوە بە خۆمان دابچینەوە بە تایبەتی دوای ئەو یەکبوونەی کووردە و دوای ئەو پیلانی لە ڕۆژ ئاوا جێڕا هیوادارین سوودی لێ وەربگرین لەوە و هەرێمەکەی خۆمان بپارێزین قواری هەرێمەکەی خۆمان بپارێزین و ئەوەندەی بخۆمان یعنی ئەوەندەی خۆمان خەریکی ڕەخ نەگرتنین لە عێراق ئەوەندە خەریکی چاکردنی وەزعی خۆمان بین یعنی وەزعی ناو خۆمان لەو ئاستەدا نییە پشتی پێ بەسترێ بەداخەوە چونکە دەسەڵاتەکەمان جێی متمانی خەڵک نیە ڕەنگەس بینی کەسێک هەست ئەڵێ ئەرێکا کاتی دەسەڵاتەکە جێی متمانە نییە ئەو هەموو خەڵکە دەنگ بەوە نادا دەنگ بەوە نادا بە چێبدا ئەوە یەک بەڵام تاسەر نیە ئەو دەنگ پێدانە ئەو دەنگ پێدانیش تاسەر کاریگەری نابێ چکە ئێستا ئەوە دەنجیشیان پێدا حکوومەتەکە پێک ناێنن بۆ لەبەرەوەی لایەنێکەیە ئەڵێ من هەموو ماوێ
لە بەرەوەی زۆرتر نەگەمێنایە بەبێ ڕەچاوکردنی هەڵومەرجی کوردستان بارودۆخی هەرێمی کوردستان لایەن چییە؟ ئەڵێ من لەگەڵ بەش حکوومەت لەگەڵ پێک ناینم ئەگەر هاوبەش نەبووم لەگەڵت ڕێک نەکەوتن لەسەرەوە فەرمەوەتە هەموو خەڵکە دەنجیدایەوە هەموو خەڵکاتە سەر بژاردن و ملیۆنان دۆلار خەرجکرا و هیچ زۆر جارە ڕەنگە شانسی لەوە بکەیت سە دۆخی عراق بەو شێوەیە گەرنا هەستناکەی مەترسەکە گەورەتر دەبوو کە لێنەکە باشتر دەردەکەوت لەبەرەوەی دۆخی عراق بەو شێوەکەوانش نەیانتوانی بڕوا بکە ئێستا پێشتر ئێمە هەڕەشەکانمان بۆ سەر هەرێمی کوردستان ڕەنگە لێک لە ئەدیت ئێستا بۆی هەیە لە هەموو لە ئێستا سووریەش بۆ هەڕەشەیەکی گەورە بۆ سەر هەرێمی کوردستان بەڕاستی بووتە هەڕەشە ئەو سیستەمە حکومەی کە ئێستا ئەوانەی کە ئێستا دەسەڵاتی سووریان بەدەستەوەیە ئەگەر خۆیان جێگیر بکەن لەسەر ئەو بیر و باوەڕەی ئێستا لەسەرینە بمێننەوە خۆیان چاک نەکەن ئەوانە ئەبنە گەورەترین مەترسی بۆ سەهرێمی کوردستان ڕەنگە لێم پرسی چۆن ئەوانە سونەی عەرەبی تۆندڕەون حکوومەتەکە حکوومەتی سونەی عەرەبی تۆندڕەوە سونەی عەرەبی عێراقیش بە درێژایی مێژوو لەگەڵ کورد باش نەبووە کەسێک دوو کەس جیاوازە کێشەی ئێمە لەگەڵ سونەی عەرەب بووە کێشەی ئێمە لەگەڵ شیعە نەبووە بۆ لەسەر زەوی لانی کەم لەسەر زەوی لانی کەم ئەوان لە دەسەڵات نەبووینە لە ڕابردوودا لەسەر ئەو نەبووە ئێستش کێشەی کورد لەگەڵ سنەیە لەگەڵ شیعانیە لەسەر زەویە چکە کێشەکەمان لە کەرکووکە کێشەکەمان لە خانەقینە کێشەکەمان لە مووسڵە لە شنگارە ئەوە کێشەکەی ئێمە لەسەر زەوی لەگەڵ ئەوانە ئەو عەرەبانەی کە ئێستا کە دەنگ ناکەن 2000 و زۆربیان پشتیوانیان لە داعش کرد و داعشیان لەناو داعش لەناو ئەوان گەشەی کرد و پەلاماری هەرێمی کوردستان و پەلامی عێراقیاندا ئەو زمینەیە بۆ ئەوان بۆ سەرهەڵدانی زوتنەوەیەکی سیاسی لەوبارە لەبارە بە تایبەتی ئێستا بە هاندانی سووریا بە چاولێکەری لە سووریا چکە سووریا بوویتە ناوەندێکی گرنگ بۆ بەرزکردنەوەی معنەویاتی سونەی عێراقی ئەبێ ئەوە بە مەترسی وەربگرین من کە ئەڵێم سونەی عێراقی دیارەمە بەستم مەبەستم ڕادیکالەکانە بێگومان و ئێمە کێششمان لەگە سونە قوڵە کەم نییە کێشەمان لەسەر خاکێ لەسەر وڵاتیە سونە تا ئێستاش بەشێکی زۆری خاچی ئێمەی داگیر کردووە کەواتە لە هەر وەختێک بێ ئەوانە توانن مەسەلە ئەوە مەترسی لەوەیە مەترسیەکەیتیش با دووبارە نەکەمەوە بۆ برادەرەکانمان لە باکوور بە ئاشکرا دەڵێن ئێستا دەستمان بەتاڵە و نۆبەتی هەرێمی کوردستانە وا ئەڵێن خوان واڵێن نیان شار کەواتە دوجار ئەو ڕەنگە ئێرانیش ڕێکەوەی لەگەڵ ئەمریکا ڕێکەوەی ئەویش ئەگۆڕێ بێگومان ئێرانیش بۆ بمانەوەی خۆی بۆ بەرژەوەندی خۆی ڕێکەوی هەڵوێستی ئەو هەڵوێستی ئێران هەیەی بۆ هەرێمی کوردستان کە لەگەڵ ئەمریکا ڕێکەوت دڵنیاتان دەکەمەوە هەڵوێستەی نامێنێ تاکە چارەسەر ئەوەیە پێکهێنانی حکوومەتێکی کارە ڕاستکردنەوەی هاوسەنجی سیاسی بەلایەنە سیاسەکان هەمووی ڕووی دەمەم لە هەموو لایەنە سیاسەکانە مەبەستم ئەوە نییە یەکێتی بەهێز بیتۆ لەناو مەبەستم هەرێمی کوردستان بەهێزکردنەوە مەبەستشم ئەوە نییە بۆ دژایەتیکردنی پارتی نە بۆ بەهێزکردنەوەی قەواری سیاسی قەواری هەرێمی کوردستانە بەهێزکردنەوەی ئەوەیە و گۆڕانکاری و چاکسازی لە دام و دەستگاکانی دەوڵەت بۆ ئەوەی دام و دەستگاکانمان دام و دەستگای حکوومەت ببنەوە جێ متمانەی خەڵک لە هەر ئەگەرێک لە هەر پێشاتێک خەڵکی کوردستان پشتیوانی هەر لە خۆی نەکات لە ژیانی پشتیوانی لە دەسەڵاتەکەی بکە بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار سوپاس بۆ دەرفەت بینەرانی خۆشەویستی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بخوات